بێت جەلال ئەسڵای خوا لێ بێت و ئەم کاتت باش لە سلێمانی چی دەگوزەرێ سەبارەت بە خۆپشاندن و ناڕەزایەتیەکانی مامۆسایان و فەرمانبەران. سڵاو کاک سالار لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام بێت دیارە وادەی دەستپێکردنی خۆپشاندان لە بەردەم پەروەردەی ڕۆژاوای شاری سلێمانی کاتژمێر دەی ئەمسەر لە بەیانیە بوو، بەڵام لە پێش دەشەوە ڕێژەیەک زۆر لە مامۆستایان و فەرمانبەران لێرە کۆبوونەتەوە بە تایبەتی مامۆستایان بۆی کە ناڕەزایی خۆیان دژی ئەو دۆخنا لەبارە ئابووریە سیاسی چەقبەستەی کە لە هەرێمی کوردستانە هەیە دەرببڕن. ئەگەر ساڵانی ڕابردوو تەنها ناڕەزایی بوو بێ لەسەر دۆخی خراپ، ئەمڕۆ دروشمەکانیان جێهێشتنی دەسەڵاتە، تەنانەت هەندێک جار دەبینی باز لە ڕاپەڕین دەکەن. بەڵام من لێرە ئەمەوێت زیاتر لەگەڵ مامۆستایان قسە بکەم، بزانم مامۆستایان چیانەوێ بە دروستی. مامۆستای سڵاوت لێبێت، هەتانەوێت چی بڵێن ئەمڕۆ لەسەر هاتوونەتە سەر شەقام و پەیامتان بۆ کێ هەیە؟ پەیاممان بۆ دەسەڵاتی کورد کوشەیە، ئەمانەیە پێیان بڵێن کورسی دەسەڵات بەجێ بێڵن، ئێوە شکستان خواردۆ لە هەموو ڕویەکەوە، شانازی بە چیتانەوەکەن، هیچ شتێک نییە شانازی پێوە بکەن، تەواو لوتی خۆتان ڕشکن و واز بێنن بە شارەسەد چۆن ڕۆی دەسەڵاتی بەجێهێشت، قەزافی مەسیری چی بوو، شارە نووسی ئێوەش لە ئەمنەکانی ئەمنە سوورەکە باشتر نابێت. باشە بۆ واتان لێ هاتووە بۆ نمونە دەسەڵاتدارانی کورد هەڵسەنگێنن لەگەڵ بە شارەسەد و دیکتۆتۆرانەی تردا زۆر خراپترن لەبەرەوەی 26 ساڵە خێرێکمان لێیان نەبینی. پێم بڵێ خێریشی ئەم دەسەڵاتە کوردیە بۆ ئەم میلەتە چییە؟ نەوتەکەیە بۆ ئەوانە، قەیرانەکەیە بۆ ئێمەیە، کارەباوان ئەوە حاڵەکەیە، ئازادیەکەی نییە، ڕۆژنامە نووسە ئەکوژرێ، خەڵکە ئەرفێنرێ، کەس ناوێرە بە ئازادی ئەوەتانی هەولێر و دهۆک بۆ بە کۆریای باکوور، کەسێک ناوێرێ بۆ مافی مامۆسا بۆ مافی موچەخۆر بۆ ئازادی بێتە سەرجادە. والله من ئەڵێم ئیشەڵڵا هەر یەک لەوان نەخۆشێک لە ماڵەکانە دروستە بێ بۆی ئاگای لەو کەسانە بێ کە نەخۆشیان هەیە. کاتە سوورە چیە بەرز؟ والله ترەوە کۆتاییان پێ هاتووە، نازان بۆ کۆتایی پێ ناهێنن، چیانەوە لەوێ زیاتر هەر عیبە بۆوان لەسەرەوە دەسەڵاتە ماونەتەوە، یعنی هیچ شتێک بۆ میلەتەکەی ناکات. چۆن میلەت ئاواژێنرێت؟ داواکەم کە بڕۆن ئەو بە چارەکەم موچە ئێشتا سێ مانگمان بۆ چیلەکە پاشەکەوتەکە وازانی ئێمە نازانین پارە هەڵگرن، ئەوان ئەزانن پارە هەڵگرن، ئەو دزانە پارە ئازانە هەڵگرن. دۆخی ئێستا دارایی مامۆستایان چۆنە؟ وەڵی لە سێر سفری شەوەیە، هەر بە سوێتی. ئەگەر ڕۆژانە لە دەوامابی ئەو کاتە ئەزانن کە مناڵی فەقیر و هەژار چۆن و مناڵی مامۆستا چۆن و مامۆستا چۆن ئەژی. ئەوان نییە مانگێک بەو چارەکە مەعاشی ئێمە بژین بزانین چۆنە بن. دەست خۆش بە کاک سەلار دیارە لێرە هەندێک دروش دەوترێتەوە بۆ من بڕوخێ دز شەریکە دز ئەگەر چی هەندێک لە دروشمەکان هی ساڵانی ڕابردون، بەڵام لێرە هێشتا هەر بەردەوامن لە داهێنانی دروشمی و ئەوەشی کە زۆر جیاوازە، ینی دروشمێکی تازە پیا بۆ لە ناویانە ڕۆشتن جێشتنی دەسەڵاتە و لەگەڵ ڕاپەڕینن، یان ئەوەی کە داوای ڕاپەڕین دەکرێت، ئەوەی کە دەبینی بەدەستیانەوە زیاتر دروشمەکان ئێرحەلواتە ڕۆشتنی ئەم دەسەڵاتەیە. من ئەمێ لەگەڵێکی ترە مامۆستانەیە قسە بکەم. شەریکی دەست مۆسەپەیانتان بۆ چی هەیە ئەمڕۆ بۆ دەسەڵاتە کە بەشێک لە مامۆستایان باوەڕێنەوەیە چیتر شتێک بە ناوی حکوومەت هێرێمی کوردستانەوە؟ سەرەتا من ئەڵێم دەسەڵات نەمەتا ئێمە پەیامان بۆ ببێ، دەسەڵاتێک کە 26 ساڵ ئەزمموی خیانەتکردن بێ، 26 ساڵ چەوسانەوەی خەڵک بێ، 26 ساڵ بیستیکردنی میلەت بێ، 26 ساڵ پرۆسەی پێشبڕکێ بێ لە داهێنانی خیانەتکردنە، ئەو دەسەڵاتە شایەنی نییە حکمیان وڵاتە بکە. ئەبێ جگەلەوە ئێمە داوای چۆڵکردنیان لەکەین، داوای دادگاییان نەکەین، داوای ڕسواکردنیان نەکەین، داوای ئەوەیان لەکەین، چیتر جێگا لە وڵاتە نابێتەوە. خەڵکی فەقیر و هەژار میلەتی چێوسێنراوە، جگەلەوەی بەدەستی ئەمانە ئەم هەموو نەهامەتیان چێشت، ئێمە ئیتر وەکو توێژی مامۆسایان وەکو سەرمەشقی کۆمەلگا بێدەنگ نابین لە بەرامبەر ئەم هەموو نائەدالەتیان هەیە. دۆخی دارایی مامۆستایان ئێستا چۆن؟ زۆر خراپە، هیچ مامۆستایەک ئێستا یەک دیناری پێ نییە. چەنەها مامۆستا هەیە ئەوێ بێتە ناو ئەم مەیدانە، بەڵام ناتوانێت لەبەرەوەی ڕێگەی دوورە و توانای ئەوەی نێکرێت تەکسی باتە ئێرە. خەجاڵەت بێ حکومەت، ئێرحەل حکومەت نەماوە تا پێشی بڵێن ئێرحەل. من ئەڵێم پێشەکی جارە شتێک نییە بەنای حکومەتەوە بێ، ئەمە کۆمەڵێ دز و مافیان لەسەر ئەم دەسەڵاتە ڕۆژ بە ڕۆژ خەریکی چۆسانەوەی میلەتن. من بەڕاستی لێرە گلەیەک لە کەسوکاری خوێندکارانەکەم، کاسبکاران هاوڵاتیانەکەن، ئەوەیە مەماوەی 3 ساڵ لەسەر جادەن نان پشگیریمانکەن، تەنها کۆمەڵێکی کەمیان لێرە سەر جادە، بۆیە تا ئێستا نەمانتوانێت وەکو پێش بگەین بە ئامانجەکە
هاوڵاتیەکانی خۆمان لێرەوە لەم کەناڵی جەنابتان داواکەین لە کەسوکاری خوێندکاران هاوڵاتیان کەسبکاران پێشمەرگەکان بێنە پاڵ ئەم دەنگە ناڕازیانە سەر شەقام کاکە ژیانمان نەما حاڵمان نەما براکەم وڵی توانای داوامکردنمان نییە توانای کێسارەکەمان نییە توانە چون بۆ عایدەمان نییە مناڵێکمانە خۆشکە ناتوانین بیبین بۆ عایدا ئێتر دەسەڵاتیمانە بۆیە ئێمە ئەمڕۆ هاتوویتە ئێرە داواتان لێ ئەەکەین داوا لە هاوڵاتیانەکەین پشگیریمانکەن مامۆستا جنابەت ناوی فەرمانبەر بێت مامۆستا یا فەرمانبەر ئێمە هەموو ئەمە من تەندروستکارانم هاتوین یعنی هەموو چین و تۆزەکان ناڕازین باباتوین داوای موچەی خۆمانەکەی ئێمە هاتوین خەڵک بە گیرفانی بەتاڵەوە نەخۆش چارەسەرەکرێ دەرزەوترێتەوە هیچ پارە نایەن وەزیری تەندروستی ئەڵێ 450 میلیارد دەرماڵە بەخوای گەورە پار یەک جاریان یاوە پێمان نازانین ئەم پارەیە چی لێ برام کەس نازانێ ئەمانە خەریکی چین ئەم ئێرحەلە بۆ کیە کە بەرزت کردوێتەوە بە سووری ئێرحەل بۆ ئەو دەسەڵاتدارانە هەر هەمویانە کە مافی ئەو گەلەیان بردۆ نامان نەنێ باش ئەو مەعاشەمان بۆ نایەنێ سەبەبەکەی چییە کاکە ها سەبەب چییە ئێمە خراپەمان چی بوو لەگەڵیانە یعنی ئەگەر ماڵ و مناڵی خۆی پارەی نەبێ ئەتوانێ بژی ڕوبعەکەی مانگی نۆشمان هێشتا وەرنەگرتووە برام شتی وا چۆنە بێ دایە بەتەمەنە لێرێ دایگیان سڵاو لێبێ وەکو مامۆستایەکەم لێرە دۆخی دارایی مامۆستایان داخی دارایی مامۆستایان زۆر خراپە تا بڵێ کەس هەر نەک فەرمانبەران مامۆستایان هەمووی تەلەبەیان هەیە هەمووی کرێچین هەمووی کەس پارەی پێ نییە هەموو یەشتا ئێمە بۆ وەفعەشەوە تا هەر دەوامەکەین بەخوای تر تەواو تەحموولمان نەما بەخوا 34 ساڵ خزمەتم هەیە ئێستا دۆخمە زۆر خراپە یعنی قەرزارم قەرزارم و دوای 34 ساڵ ئەرێ خوا ئاگای لێ ئەم ئێرحەلە بۆ ئەم دەسەڵاتە یا ئێمە ئێرحەلەوانەکەین یا ئەوان هەقەیتر بڕۆن و تەواوی تر تەحموولمان نەما ئێمە بەخوا خۆش بیا دەرفەتە من دەتوانم مامۆستای زیاتر وەربگرم بە زەمی ئاماژە بەوە بکەم کە تا دێت ڕێژەی بەشداربوانی مامۆستایان لەم گربوون و ناڕزاییە زیاتر دەبێت وەک دەبینی دروشمی ڕوخێ دەست شەریکە دەست دەوترێتەوە دیارە ئەگەر کامێرامانەکەم بتوانێت وێنەی پشتەوەی مامۆستایان پیشاندا لە چواردەورەوە تا دێت جەلال بەپێی ئەو زانیاریانەی دەست پەیام کەوتووە کە گوایە سەرۆکی پەرلەمانی کوردستان بەنیازە ئەمڕۆ بێتە ناو خۆپشاندەرانەوە و پەیامی خۆی هەبێت تا چەنە زانیاریە لای تۆ هەیە من تا ئێستا یاکسالار زانیارێکی ئەوتۆم بۆ پشتڕاست نەکراوەتەوە بەڵام لەگەڵ وەرگرتنی ئەو زانیاریانە من نەتوانم زانیاری زیاتر بۆ بگوازمەوە بەڵام ئەوەی کە ئێستا دەبینرێ لێرە جوڵەی مامۆستایانە بە پێیاندێ لە زانیاریەکان بڕیار وایە کە لێرەوە جوڵەیان دەست پێ بکات بۆ بەردەمی نووسنگەی پەرلەمانی عێراق لەوێ لەلایەکەوە هەندێک دەیانەوێ پەرلەمانەکانی کورد لە بەغدا ڕخنەیان لێ بگرەوە لە هەمان کاتدا دەیانەوێت ڕووی دەمیان لە بەغدا بکەن بە پێو زانیارانەی کە من هەمە داوا بکەن لەوەی کە بەغدا فریای خەڵکی هەرێمی کوردستان مامۆستا و فەرمانبەر بکەوێت لەبەروی باوەڕیان وایە چیتر شتێک بە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردیەوە نەماوە تا بتوانێت بەهانای خەڵکەوە بێت بۆیە داواکەن کە ئەوان فریایان بکەون و دۆخی مامۆستایان چارەسەر بکە و وەکو تەنانەت دەگەر بکرێت وەکو پارێزگاکان مامەڵە بکە لەگەڵ هەرێمی کوردستانیشدا. بەڵە زۆر سوپاس بۆ تۆ جەلال لەگەڵیشمانە